حەڤەهەمین فستیڤاڵی نێودەوڵەتی ئەکادیمیای کاڤادێ تێنێرێ لە ئیتالیا بەڕێوەچوو هونەرمەندی شێوەکاری کورد محەممەد فەتاح بە دوو تابلوی شێوەکاری بەشداری کردبوو. بۆ قسەکردنی زیاتر میوانداری هونەرمەند محەممەد فەتاحمان کردو گفتوگۆی زیاترەکەین. سڵاو لەبێ کاک محەممەد بەخێربێ. سپاس بۆ ئامادەبوونە. لە حەڤەهەمین فستیڤاڵی کاڤادێ تێنێرێ لە ئیتالیا بە چەند تابلۆ بەشداری و کردبوو و ئەم کۆنتاکتە چۆن دروست بوو؟ طبعا پێش هەموو شتێک بەشداریکردن لە پێشانگایەک لە فستیڤاڵێکی گەورە لە ئیتالیا نرخ و بەهای خۆی هەیە. ئەم کۆنتاکتە لە ڕێگەی دکتۆرە ئامال حەجار کە تونسیە کۆنتاکتی هەبوو با بڵێن لە نێوان ئێمە و لە نێوان ئەو لیژنەی کە سەرپەرشتیاری ئەو فستیڤاڵە دەکات کە حەڤەمین فستیڤاڵی ئەکادیمیای هونەرە جوانەکانی ئەو شارەیە. ئەم ئەکادیمیایەکی کۆنی ئیتالیایە باەخێکی زۆر ئەیە بە هونەری شێوەکاری. ئەم بەشداری من دوو تابلۆ بوو کە پێشتر وێنەکانم بۆ ناردبوون هەڵبەتە یەکسەر قبول کرابوو دواتر کە خۆم ئامادەبووم لەوێ تابلۆ ئۆریژناڵەکان لەگەڵ خۆمان برد. ئیتالیا لانکەی شێوەکارانە جا ببیتە خاوەنی خەڵاتیش لە یەکێک لە فستیڤاڵەکانیانە. ئەم خەڵاتە لەسەر تابلۆکان بە دڵنیایی وەرگرتووە و تا چەند دڵخۆشکەرە تا چەند بە پێزە بۆ هونەرمەندێک. ئیتالیا فەخری هونەری شێوەکاریە لە جیهانە. ئەوەی کە چێ بۆ ئیتالیا پێش هەموو شتێک باسی پەیکەرەکان و باسی دیواری سستینەکە کە مایکل ئەنجیلۆ و کە داڤنشیک لە سەردەمی ڕەنسیانسە لە 1512 ئەوانەیە کە لەگەڵ ڕافائیل و کارانە کراوە و ڕێنسیانسن دروستکرد لە جیهاندا. ئیتالیا ئەوەیە کەواتە هەج بەشداریەک لە ئیتالیا نرخی خۆی هەیە. ئەکادیمیایە کە تەمەنی 100 ساڵ بێت کە ئەمە حەڤەهەمین فستیڤاڵی خۆیەتی نێودەوڵەتی طبعاً چونکە لەم فستیڤاڵە هونەرمەندانێکی زۆر نزیکەی 60 هونەرمەند لە کۆی وڵاتانی جیهان لە کەنەدا لە سویسرا لە یابان لە هندستان لە وڵاتە عەرەبیەکان هەندێکی بەشدار بوون جگەل لە هونەرمەندە ئیتالەکان کە پشتی شێریان هەبوو ئەوانەی کە بەشدار بوون. ئەمە هێزی خۆی هەیە قووەتی خۆی هەیە بەدەستهێنانی خەڵاتی سێیەم لە فستیڤاڵێکی وادا کەم نییە چونکە لیژنەیەک تەقیمی ئەکات ئەو لیژنەیە هەمووی پرۆفیسۆرن لە مەجاری فەلسەفەی شێوەکاری و لە مەجای کاری پراکتیکی شێوەکاری. من ناناسن باشە بەڵام جائیزەت ئێنە منیش ئەوان ناناسم کە ئەوان جائیزە ئێن بە من کەواتە ئەم ئیشە حکمی جوانی و ساتیکا لە تابلۆکانە فەرزی کردو کە ئەم هونەرمەندە ئەبێ ئەو جائیزەی وەربگرێ. بەداخەوە من لەبەر ماوەی ڤیزەکەم زۆر کەم بوو نەمتوانی ڕۆژانی ختامی مەراسیمی ختامی لێ ئامادە بم بەڵام لە هێڵی تەلەفۆنەوە کە ئەو پەیوەندیم بۆ هات ڕۆژانی جەژن بەڕاستی بە من بوو بە دوو جەژن کە پێیان وتم تۆ خەڵاتی سێەمت بەرکەوتووە ئەوە معنی زۆر مرتاحی کردم زۆر خۆشحاڵ بووم. زۆر سپاس. تا چەند گرنگە ئەم ئاڵوگۆڕی هونەریە لە نێوان ئێمە و هونەرمەندانی دەرەوەی وڵات؟ هەمیشە وتومە کە دەبێت هونەرمەندی ئێمە بزانێت چی ئەکات هونەرمەندی ماڵەوە نەبێت. زۆر لە هونەرمەندانێک هەن بەداخەوە کە هونەرمەندی ماڵەوەن لە سنووری ماڵەوە و ئەو قۆزاخەیە کە ناوم لێ ناوە لە شارەکەیە یان لەو گەلەریە کە نمایشی تیا ئەکات کار نمایشەکەن و کەسیش نایبینێ و قسەشی لەسەر ناکرێت. بەڵام تۆ کارێک دەبیتە وڵاتێکی وەکو ئیتالیا قسەی لەسەر ئەکوەستێن بەڵێ ئەمانە بەو معلوماتی بەڕێستان هەموو لەسەر ئەرکی خۆم بووە هیچ دەستگایەک و هیچ لایەنێک هاوکاری نەکردوم بۆ ئەوەی من بگەمە ئیتالیا. بە جۆدی خۆم ڕۆشتوم بە جۆدی خۆم جائیزەم هێناوەتەوە لە وڵاتان کە جائیزە هێنیتەوە حتمما ڕێزێکی زۆر ئەگیرە لەو جائیزەی هەیەتەوە چونکە ئەمە وەکو وایە تۆ هونەرمەندێکی سینەمایی لە مێهرەجانی کانە جایزەیەکی باش بێنێتەوە و بە خێراتنەوەی لێ بکرێت و خۆشەویستی بۆ دەرببڕێ. من سوپاسی هەموو ئەوانە ئەکەم کە خەمخۆر بوون کە پیرۆزبایان لێ کردوم ئەوانە هەمووی لە ناو دڵمان بەڕاستی بەڵام دێمەوە سەر ئەوەی کە فعلەن
خەڵات وەرگرتن لە ئیتالیا کەم نییە زۆرە. بەڵێ ڕاستەکەی سەرکەوتوو بن. لە پێشانگاکەدا چۆن باز لە ڕوتی هونەری کوردی کرا؟ بەڵێ یەکەم ڕۆژ کە مەراسیمی سەرەتای فستیڤالەکە دەستی پێ کرد هەڵبەت لە سەر ستەیج بیوزیکشتانەکان ئامادە بوون و ئەو لیژنەی کە دانیشتە بوون کە پێک هاتبوون لە سەرۆکی ئەکادیمیای کاڤادیتێرانی لەگەڵ یەک دوو پرۆفیسۆری تر سێ وتار تەقدیم کراوە، یەکیان ڕئیسی ئەکادیمیەکەیە، یەکیان ڕئیسی مقەیمین کە هەڵسەنگێنەرانی ئەو فستیڤاڵن، یەک وتاریان بۆ میوان داناوە، میوانەکەش من بووم. طبعا مفاجئە بوو لێوە، بەڕاستی من تەسەورم نەکرد کە من وتارم هەبێ لێوە. ئەوە بوو کە بانگیان کردم ئەوان هەر بە زمانی ئیتالی قسەکەن، کەمتر بە زمانی ئینگلیزی قسەکەن، بەڵام من لە ناوەکە زانیم کە من تەشخیص کراوم، ئیشارەتیان بۆ کردم، چوومە سەر ستێج و بە زمانی ئینگلیزی باسم لە سلێمانی کرد، باسم لە هەڵەبجە کرد، باسم لە پێناسەی کورد کرد، باسم لە تراجیدیای کورد کرد، باسم لە بزاوی شێوەکاری کردو کە لە شارەکەمان چۆنە کە مای دڵخۆشیمە هونەرمەندان هەیە لە ئاستی هونەری جیهانیە کار دەکەن کە ئەمە مای سەربەرزێ بۆ هەمومان ئێمە بتوانین ڕکابەری هونەرمەندانی جیهان بکەین و بتوانین وەکو چۆن من خەڵاتم هێناوە هەموو ئەوانێکەش خەڵات بەدەست بێن. هونەری شێوەکاری تا چەند لێرە لە چاو هونەرەکانی ترە بایەخی پێدراوە؟ حتمما ئێستا و ئەو سافەرخێکی زۆر هەیە. ئەگەر ئێمە سەیری کوالیتی بکەین لەوانەیە وەکو جاران نەبێت ئاستەکان. هونەری ئەمڕۆ هونەری شێوکاری چۆتە ناو سکرینە بچکۆلەکەی دەست کە مۆبایلە، لەوێدا گەلەریەک ئەەکەیتەوە بە هاوڕێکت ئەڵێ من ئەتوام تابلوێکی وات بۆ دروست بکەم، بۆی دروست دەکەیت و بەرامبەر بە بڕە پارە. ئەمە پێ ناوترێ هونەر. بەڕاستی هونەر مقاوماتی خۆی هەیە، پرەنسیپی خۆی هەیە. هونەر ئەبێ ئەو هونەرە بێ کە ئەتوانێت سەفیری کورد بێت لە جیهانە، ئەتوانێت ڕووی گەشی تۆ پیشان بە دلیلێکی وا، فۆڵدەرێکی وا کە دروست ئەکرێ ئەکادیمیایەکی هونەر لە ئیتالیا کە دروستی ئەکات. ئەمە ئەتیباری هەیە، ئەمە چێتە ناو ئەجندای هەموو گەلەریەکانی عالەمەوە. باشە ئەمە مەحسابی بۆ کرد. ئێمە جارێ بەڕاستی زۆر هەنگاو هەیە نەمان ناو لە بواری هونەری شێوەکاریە کە پێویستە بۆ داهاتوو گەلەری زۆر باشمان هەبێ، چاپی تابلۆی هونەرمەندانمان هەبێ بە شێوەیەکی کوالیتی کە لە ڕوومان بێت پیشانی هونەرمەندانی تریان میوانەکانی بین. تۆ سروشت چ پەیوەندیەکتان پێکەوە هەیە؟ سروشت هەناسەیە، هەناسەی منە. سروشت زۆر کەس ئەڵن کاکە تۆ بۆ وازدەکاری سروشت ناهێنی، بۆ ستایلی خۆت بەکار نایەنی؟ ئەڵم ناتوانم، لەبەر ئەوەی من لە هەناوی سروشتەوە دروست بووم. سروش دایکە، سروشت ئاو هەوایە، لەبەر ئەوە من هەندێک جار بەڕاستی ئەچمە سروشتەوە کاری سروشت دەکەم. ئەمە بەستای ئێمە نیە، لە هەموو دنیایەوە هەموو هونەرمەندانی تر لەو پەڕی تەجریدیەتەوە باسی کاندینسکیەکەین. کاندینسکی لە سروشتەوە دەستی پێ کردووە، جۆرج ماتیۆ لە سروشتەوە، سیزان و ئەوانتر ئەوانە هەمویان لە کاری سروشتەوە بوون بۆ هونەرمەندانی کە ئێستا ئەناسرێن. بۆیە بەڕاستی سروشت بۆ من هەناسێ، خوێنە، تازەبوونەوەیە، هەموو ئەو شتانە لە تابلۆیەکی سروشتا بینم. هیوای سەرکەوتنە بۆ خوازین و پیرۆزبایی خەڵاتەکەش لێکەین. زۆر سپاس کە ئامادە بووی لەگەڵمانە. زۆر سپاس.